بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 129. لێرەش گەیشتمە پرسیاری 58. پرسیاری 58 ڕۆشنبیری ئەم وێنە ڕوونکردنەوەیە. ئەو وێنەیە ڕێژەی گواستنەوەی قوتابیان پیشان دەدا لە یەکێک لە قوتابخانەکان. پرسیاری یەکەم کام هۆی گواستنەوە زیاترە لە قوتابخانەکە؟ لێرە تەمەشای ڕێژەکان دەکەم. ئەو ڕێژەیە گواستنەوە بە ئۆتۆمبیل، ئەو ڕێژە سۆرە گواستنەوە بە بایسکل، ئەو ڕێژە زەردەش گواستنەوە بە هۆی پیادە واتە بە ڕۆیشتن. ڕەنگە کەسکەکە لە هەمویان زۆرترە و ژمارەکەش لە هەمویان گەورەترە. لێرە کە تەمەشای بکەم 59 فاریزە 3 ئەوانەی دی 23 فاریزە 2 و 17 فاریزە 3 لە سەد لەوەی کەمتر. کەواتە وەڵامەکە چییە؟ گواستنەوە بە ئۆتۆمبیل کە ڕێژەکەی 59 فاریزە 3 لە سەدا. پرسیاری دووەم جیاوازی نێوان هەردوو ڕێژەی سەدی بۆ هەردوو هۆی گواستنەوە بە ئۆتۆمبیل و بایسکل چەندە؟ بایسکلەکە و ئۆتۆمبیلەکە جیاوازیەکە لە مابەینی ئەو دوو ژمارەی چەندە؟ ئەگەرە من هەردوو ژمارەکان بنووسم 59 فاریزە 3 ژمارەکەی دیش جیاوازی واتە لێدەرکردن 23 و 2 3 دوی لێ بڕوا 1 9 3 لێ بڕوا 6 5 2 بڕوا لە 5 3 کەواتە جیاوازیە کردیە 36 فاریزە 1. یەکەی سەدی وابزانم دەبی بنووسم لە تەنشتی. زۆر ئاسان نییە کە جیاوازی دەبینمەوە لە سەدی ناوی چییە. ناتوانم لێرە ئەوها ڕوونی کەمەوە کە 36 لە سەدی 36 فارزەیەک لە سەدیە، لە سەدی نییە، ئەوە یەکەی سەدیە. پرسیاری ئێستا تەواو بووم لێرە لە سیستەمی ئینگلیزی بۆ پێوانەکان هەردوو یەکەی پێ وەگرێ بۆ پێوانەکردنی درێژیەکان بەکاردێ. هەموو پێیەک نزیکەی 30 فاریزە 5 سانتیمەترە. یەک پێش 12 گرەیە کە ئەو زانیاریانە دەزانم هەر درێژیەک بە پێی گرێ بنووسە، ئەو درێژیانەی ئێرە دەکەمە گرێ و دەکەمە پێ. بە پێ و گرێ بنووسە. کەواتە ئێستا پرسیاری 59 18 گرێ دەکات چەند پێ؟ گوتمان پێ 12 گرەیە. ئەگەرە من ئەو 18 بینم دابەشی 12 بکەم، 18 دابەش 12 یەکی تەواو هەیە واتە یەک پێی تەواو هەیە. چ دەمینێتەوە لە 18کەی 6 گرێش دەمینێتەوە. وەڵامەکەشم دەبی ئەو هاوی بنووسم یەک پێ و 6 گرێ. پرسیاری ژمارە 59 وەڵامەکە یەک پێ و 6 گرێ. پرسیاری 60 دیسان دابەشی 12 کەم 25 دابەش 12 یەکسانە بە دووی تەواو واتە دوو پێ، دوو پێش دەکاتە 24 دوو جاران 12 24 گرێ، یەک گرێش دەمینێتەوە واتە دوو پێ و یەک گرێ. ژمارەکان دابەشی 12 دەکەم، سەدیش دابەشی 12 دەکەم. سەد دابەش 12 چەند هەیە؟ ڕەنگە 8 هەبی. 8 جاران 2 2 جاران 16 8 جاران 1 8 یەکیش 9 لە سەدەکەی 196 لێ بڕوا چەند ماوە؟ چەند گرێ؟ 4 گرێ دەمینێتەوە. کەواتە لێرە
وەڵامەکەم کووە 8 پێ و 4 گرێ. وەڵامەکەم ئەو هەیە 8 پێ دەنووسم 8 پێ و 4 گرێ. پرسیاری 62 42 دەینم دیسان دابەشی 12 دەکەم. دابەشی 12 چەند 12 هەیە؟ ئەگەر 3 دانە هەبوو 42 دابەش 12 یەکسانە بە 3 دانە 3 جاران 12 یەکسانە بە 36 42 36 لێ بڕوا چەند دەمینێتەوە؟ 42 کەم 36 12 6 6 دەمینێتەوە کەواتە 3 پێی تەواو و 6 گرێ. 6 گرێ. لێرە تەنیا مەبەستیان بزانم دابەشکردنەکان ئەنجام بدەم. پرسیاری 63 کێشی هەر نمونەیەک لە بەردەکان لە تاقیگا 4 فاریزە 35 کیلۆگرام. کەواتە کێشی بەردەکان لە تاقیگا 4,35 گرامە هەر یەکەیە. دوایش نووسرایە دەبێت 12 نمونەی ئەو دەبێتە لێرە لەگەڵەوەی بوو ببورن 12 نمونەی بەرد هەیە واتە 12 دانە بەردمان هەیە. ئەگەر وەڵامەکەش کردیە 52 فاریزە 2 کیلۆگرام ئایا پرسیارەکە چییە؟ پرسیارەکە ئەوەیە ئایا هەموو بەردەکان بەیەکەوە دەکەنە چەند؟ واتە ئەگەرە من بینم هەر یەک بەردەی 4 کیلۆگرام و 35 لێکی بدەم لەگەڵ 12 ڕەنگە ئەو ژمارەم بەدەست بکەوی با بزانم لێکی بدەم بزانم ڕاستە 4 و 35 12 2 جاران 5 10 2 جاران 3 6 1 7 2 جاران 4 8 لێرە 0 1 جاران 5 5 3 4 دوو ژمارەکان کۆ دەکەمەوە 0 2 11 12 و 5 ئەوجە فاریزەی لە چێ دانێم؟ فاریزەش دوو خانەی دەژمێرم فاریزەکەی دادنێم 52 فاریزە 2 لێرەش هەیتم 52 فاریزە 2 چونکە ئەو سفرەی ئێرە هیچ نییە 20 ئەوە کیلۆگرامە. کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا کێشی هەر 12 بەردەکان بەیەکەوە چەندە؟ کەواتە ئەمن دەبی بچم لێکدانەکەی ئەنجام بدەم. پرسیاری 65 بەرەنگاری بەهای ئەو بڕا ئەژمێر بکە. بەهای ئەو بڕا ئەژمێر بکە. ئەو ژمارەم هەیە دابەش 4 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەم هەیە دابەش 9 کۆی دەکەمەوە لێ دەرکردنە ئەو ژمارە دابەش 2 کەواتە جارێ ئەمن دەبی ڕێزیەتی کردارەکان پەیڕەو بکەم دابەشەکان هەمووی ئەنجام بدەم ئەو جا کۆکەمەکەی چاکەم هەتا دابەشەکان ئەنجام بدەم. لێرە 0 ژمارەی زۆر زۆر گچکەم هەیە کەواتە با بزانم ئەو ژمارەی چ لێ بکەم هەتا ئەو فاریزەیە نەمێنێ. ژمارەکە لێکی بدەم لەگەڵ 10,000 واتە ئەو ژمارە و ئەو ژمارەی جارانی 10,000 بکەم باشە ئەوها بەو جۆرەی 0 0 16 ئەوها لێرە ژمارەکە ئەوهایە 0 0 0 16 دابەشی 4 هەتا ئەو فاریزەم نەمێنێ ژمارەکەی جارانی 10,000 دەکەم چونکە لێرە 4 خانەم هەیە واتە 10,000ش 4 سفری هەیە 1 2 3 4 لێرەش هەر دەبی جارانی 10,000 بکەم 1 2 3 4 ئەوجا ئەو ژمارەی سەرەوە چی لێدێ؟ ژمارەی سەرەوە دەبیتە 16 ژمارەی خوارێش دەبیتە 40,000 ئەوها
ئەو ئێستا ئەگەر کورتکردنەوەی بکەم ڕەنگە ئاسانبی. دابەشی چاری بکەم سەرە و ژێرە، سەرا دەبیتە 4 ژێرەش دەبیتە 1 0 1 2 3. ئەو جە دیسان دابەشی چەندی بکەم، دیسان دابەشی چاری بکەم، لێرە دەبیتە 1، لێرە دابەش 4 یەکسانە بە 2 2 جاران 4 8 2 دەمینێتەوە 20 دابەش 4 5 2 0ش دەمینێتەوە. کاتە ژمارەکە چی لێ هات؟ ژمارەکە بووە 1 دابەش 2500. ئەو ژمارەم هەیە 1 دابەش 2500، 1 دابەش 2500. ژمارەکەی دیش دەبی بە هەمان شێوە چاکەم، نۆی بینم دابەشی 3 بکەم، ئەوەی ڕاستی بی ڕەنگە پێویست ناکە ئەوها خۆمان دیکەم یەکسەر دابەشکەم، نۆ دابەش 3 ئەوەی ڕاستی بی لێرەش دەمتوانی یەکسەر دابەشکەم، 16 دابەش 4 یەکسانە بە 4، ئەوجا لە کاتی بە ئەوها بنووسم یەکسانە بە 4، پاشان فاریزەکەی لە چێدانێم 4 1 2 3 4 فاریزەش لێرەیە. ئەو ژمارە چی لێدێ؟ ئەو ژمارەش کۆیەکەش دەنووسمەوە، پێویستینە دەکرێتەوە خۆمان دیکەم بیکەمە کەرت زەحمەتی بکەم پێویست ناکە. دیسان لێرە دابەش دەکەم 9 دابەش 3 3، ئەوجە دەنووسم 1 2 3 4 خانە دەژمێرە و فاریزەکەی دادەنێم. دیسان لێرەش 8 دابەش 2 4 کەواتە لێرە کەم هەیە، لێرەش کۆ هەبوو 4 1 2 3 4 دیسان فاریزەکەی دادەنم. ئێستا ئەو 0 و 4 لەگەڵ ئەو 0 و 4 چونکە یەک کۆیە یەکەمە دەڕۆن دەبنە 0، هیچ نامینێ، تەنیا ژمارەکە ئەو ژمارە دەمینێتەوە 3 لە 10,000. کاتە پێویستی نەکرد ئەمن دانیشم بەو جۆرەی بیکەمە ژمارە چی دیکە و دوای ژێرەکانیان ڕێک بێخم، ئەوە ئیشەکی زۆری دەویست، بەڵام هەمیشە دەتوانین بیرکەینەوە بە جۆرەك پاشان بگەڕێینەوە بزانین ئەو ڕێیە باش نەبوو ڕێیەکی دیکە بگرینە بەر. هیچ کەس یەکەم جار باشترین ڕێی ناتوانانی بگریتە بەر. ئێستا ئەو ژمارەیە چەند بوو؟ ئێستا وەڵامەکەش ئەوەندەیە 0 0 0 0 3. تەواو هاتمە لای پێداچوونەوە. دوو بڕەکە کۆبکەوە کە تەمەشای ئەو بڕی یەکەم دەکەم، تەمەشای ئەو بڕی دووەمەش دەکەم، دەبینم لە مابەینیان کۆ هەیە. لە کاتی هەبوونی کۆ لە مابەینی بڕەکان زۆر ئاسانە، ئەوەی ڕاستی بی دەتوانم یەکسەر کۆ بکەمەوە هیچ نەکەم، ئەو کۆیەی ئێرە دەبیتە هێمای یەکەم ڕادا. ئەگەرە من هاتوو کەوانەکان لابم، ئەو کەوانەیەوها لابم، ئەو کەوانەش لابم، هیچ کێشە نییە. ئەگەر کۆ هەبوو لە پێشکەوانەکەی لای دەبم، هەر ئەوها وەکو ئەوەی وایە بڕەکان ئەوها لە تەنیشتێک بن. ئێستا تەماشای ڕادەکانی خۆم دەکەم، ئەو ڕادەیە کە توانی پیتەکە تواندووە تەنیا یەک لەوەی هەیە، واتە دەینووسمەوە وەکو خۆی، هیچ دەستکاری ناکەم، دەینووسمەوە کووە ئەوها دەینووسمەوە. 2 پیتی ئەو پیتە 2 ئەو پیتە توان 2. ئێستا دێمە لای ئەو ڕادەی کۆ 3 پیتی ئەو پیتە لەگەڵ ئەو ڕادەیە لێکچووەکانە کۆ 3 کۆ 5 دەکاتە کۆ 8 کۆ 8 پیتەکەش بە تەنیایە. پاشان ڕادەکەی دیکە کە پێک دەچن کۆ 4 کەم 2 یەکەچیان کۆیە یەکیان کەمە، لێ دەرکردنە هێمای ژمارە گەورەکەشدا دەنێم کۆ 2 کاتە بووە کۆ 2. ئەوە بەو جۆرەی
سادەم کرد کۆم کردەوە ئەو دوو بڕە. بێمەلای پرسیاری 67 بە هەمان شێوە دەتوانم ئەمن یەکسەر ئەو کەوانەی لابم هەتا بزانم ئەو 4 دئە هێمایەکەی کۆیە. ئەو هێمایە کۆیە دەبیتە هێمای 4 پیتی د. ئێستا زۆر باشە بزانم کامە ڕادە پێک دەچی. پیتی د تواندوو 1 دانا، لێرەش 7 دانا، هەردووچیان کۆنا کەواتە یەکسانە بە 8 دانا پیتی د تواندوو. بێمەلای 12 دانا پیتی د، لێرەش 4 دانا پیتی د، کۆیان دەکەمەوە 12 و 4 یەکسانە بە 16 پیتی د. ئەوجا بێمەلای کۆ 7 و کەم 7 یەکسانە بە 0 کەواتە تەنیا ئەوهای لێ هات 8 د تواندوو. دووەکەم باش نەنووسی بوو. ئەوها کۆ 16 پیتی د. تەواو بسڕمەوە ئێرە هەتا زۆر تێکەڵ و پێکەڵ نەبی. ساغ بکەوە ئایا ژمارەکە شیکاری هاوکێشەیە یان نا، واتە ئایا پیتی م یەکسانە بە 13، واتە تەمەشای لای ڕاستی ئەو هاوکێشەی بکە. پیتی م لابە لە جیاتی بنووسە 13 بینە لێکی بدە لەگەڵ 5 بزانە ئایا دەکاتە 65 یان ناکاتە 65. 3 جاران 5 15 و 5 جاران 1 5 یەکی 6 کردیە 65 کەواتە بەڵێ پیتی م 13 شیکارە لۆ پیتی لۆ ئەو هاوکێشێ کە پیتی مە، بەڵێ 13 شیکارە. لێرە پیتی ن یەکسانە بە 1 هاوکێشەکەی دەینم ئەو پیتەی لا دەبەم لە جیاتی دەنووسم 1 کەواتە 6 جاران 1 کەم 7 کۆ 2 جاران 1. ئەوجە لە خۆم دەپرسم ئایا دەکاتە 9 یان ناکاتە 9. 6 جاران 1 یەکسانە بە 6 کەم 7 و کۆ 2 جاران 1 یەکسانە بە 2. ئێستا ئەو 6 کۆیە ئەو 2ش کۆیە. 6 و 2 یەکسانە بە 8 بەڵێ 8. 8ش 7 لێ بڕوە ئەو 7ەی ئێرە 8 7 لێ بڕوە دەکاتە 1 ناکاتە 9 کەواتە 1 شیکار نییە. ئەدی چ شیکارە ئەگەر لێم بپرسن؟ ئەگەر 1 شیکار نەبوو چ شیکارە؟ ئەم چ دەکەم؟ ئەو ژمارەی دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی 6 و 2 یەکسانە بە 8 پیتی ن. ئەو کەم 7ش کە لێرەیە کۆ 7 چیلۆ زیاد دەکەم هەتا ببیتە 0. لێرە زیادم کرد لێرەش زیاد دەکەم 9 کۆ 7. ئێستا کەم 7 و کۆ 7 ڕۆیشتن 8 بەتە نێماوە لێرە ژمارەکە کردیە 16 کەواتە 8 پیتی ن یەکسانە بە 16 هەتا پیتی ن بەتە نێبی هەردوو لای دابەشی 8 دەکەم 8 لەگەڵ 8 دەبیتە 1 پیتی ن یەکسانە بە 2 کەواتە شیکارەکە 2 نەک 1 شیکاری هاوکێشەکەی یەکسانە بە 2. زیاتر دڵنیا دەبم کە 1 شیکار نییە. ئامادە بوون بۆ تاقیکردنەوە بەهای سەرجەم چەندە؟ کەم 7 و کەم 7 واتە کەم 4 زۆر ئاسانە. 3 2 کەم لە 2 یەکاتیە کەواتە دەبیتە کۆ وەکو ئەوەی وایە 3 کۆ 8 3ش کۆ 8 یەکسانە بە 21 یەکسانە بە 21. ئێستا تەواو بووم لە لاپەڕا 129 هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.